مامۆستا شێرۆ بەرەخۆمە جەمتە نەڕینەتە دەمەکوان جومەنە و لەهیان ناودەولەتی بریارێکی بیرەنگی دێ درێژکردنا دەمێک گەهاندنالیکەریان بۆ سووریا یعنی وتەمە کووت بێژێ ببێ ئەنجامدانە دەنگدانێ ینی وردە چ دێ خویاکردن جددیە لەسەر چارەسەکردنا کریزە سووریە یانژی وەکو جۆرە منەتێک لەسەر گەلێ سووریەتێک و بەبێ دەنگدان گەمیالیکاریە بگهێنەوە. بەێ کاکزنار ڕۆژ باش بۆ تەژی تەماشەوانێ ئارکێژی بۆ میێوانی تێژی گوانامەرە ئەسکارم چ بێژم بۆ جەنابێتە وەختێ گۆگە ئەف بریارە هاانی دەرکەت بەری 6 مەها وەختێ گۆگە نەروێج و ئێرلندا دەبن بریارە ینی خواستن قەرارێک دان دەولەتن نەتەوی ئەوش بۆنا دەریەن ئەو دەرگەهن بۆنا سووریە وەکن دەبن ئس 2021 6 بوو ji bo navê wê çaxê ew biryar hastindin tenê ji bo deriyê Babilhewa hastindin di hinganê de dewletên yekbûyî qerara xwe biryara xwestendibûn heger yanî tiştekî guhertin çênebin guhertinin yanî wek dibêjin acil ya jî muface ya ew çênebin di derbarê pirsgirêka Sûrî de wê bê gogirûnên û teswît bikin wê ev biryara hanê dirêj bibe li gor wana didît yanî tiştê gogana dibînin ئەوانە ئەف بریارە هاانێ درێژ کرد بێ گۆگدا کەون تەسویتێ و دی سال هەبڕونێن و بکەن قەرار و گفتوگۆ بکەن لەسەر سووریە ئەف بریار بەرێ هاتی ستەندن گۆگوێ بریار وەک خۆ بمین وێ دەست پێ بکە ئەو بریارە گۆگێ دان سووریە دۆ 165 10,000 دهینا لەسەر سووریە وەک دەبێژێ نویسان دەبن و خلاص کردبوون. مامۆستا شێرۆز بێمە سەر ئەوەی چەندێ یعنی ئەم بژن بریارە درێژکردنا گەهاندنا ئالیکاریان داهێفکەشە سیاسیە سووریە دە چارەسەرکردنا کریزاوێ حتا چرادەیەکێ بە باندۆر بیانی گەلۆ حتا چرادێکێت کە بێ خزمەتە دیتنە چارەسەریەکێ ژێ کریزا سووریرە بەرێ کاک زنار بڕاستی ئەف بریارە گۆگێ ئیرۆ یانی یان دۆژی هاتی درێژکردن ji بۆ دەرگەهێ بابلهەوا بڕاستی چ چارەسەری نانیە وەک مەسەلە دبێژێ ینی پرۆبلەما سووری ئەو گرێژا سووری کرێزا سووری تێدەی ئەوایە دیسا دوێ گەڕۆنەکە خۆدەش تشتێک لێ زێدە نەکرد وەک خۆهش وەک مەسەلا تەپتپینن دهێلن ji wextêrê kawê karibin bigên tiştên ne di derbarê Sûriyê de hîn hindirê Sûriyê di gelek tiştenê çareser nebûne ji bo van tiştan derya nakin navîna me de yanî fêda xwe ji bo Sûriyê gerek ji bo gefêda li Sûriyê bi gerek gelek dergeh bên vekirin li hawildorê Sûriyê bo gefêda xwe li Sûriyê bike ev krîza hanê hinkî sivik bibe yan bidawî bibe. ئەم دخوازم بێن سەر معبەرێ تلکۆچەر کاک زنار هەگەر وەختێەوە هەبێ هۆنوەخت بدن بەڵێکەرم کەمام بەێ ژبەر بەری ئانا مەژوەر گوت بەری 6 مەها ژوێ قەرارە یانجی ژێ گۆگێ ئەو تەرحا ئێرلندا و نەروێژێ تەرحکردبوون ji بۆ دەرگەهێن سووریێ دیسا ئەوانە خۆستبوون ئەن و پشتی 6 مەها هەگەر تشتێکتر نەبێ ینی وەک ئۆتۆماتیک دەرگەهێ بابلهەوا دیسا بکار بێ تشتێکیدن ئەم نکارن تێر بکەن. دەبەردێ وەک بەری ئانا مژوەر گوتیر سەر ئەکرانێ ئارکێ و جەنابێتەرە مەسەلە ئیران دڤانستی ڕعادەی وەک دەریێ سێمێلکا و دەریێ معبەر الوەلید و ئەف دەریانە ئەوانە خواستن گۆگە کریزەکێ نێ لە هەندرە سووری کاربن چێکن دەریێ سێمێلکا بگرتن بدن و ئیران کارە بە فێدێژێ بکەی سوودێژێ وەرگێ گۆگە دەریێ تلکۆچەرێ بن سیهاوێ دێ و سیها ئەو دارازاتی گۆگە ئەو بخوا ئیرانی ینی ئێران دەخواست بێ استیفادێژێ بکێ روس قبول ناکن ji bo îdara zatî jê îstîfade nakin na newloyê Rûs hatina Rûsa di ser diber dewletên tihalif yanî NATO û di hindirê Tirkiye û derdenîr û vanar gişî qiwatê xwe derbas kiriye hatî hindirê Sûriyê helbet wê ne NATO jî wê ne İsraîl jî jêr qebûl neke gotvêdekê de İran karibe bihê li fêde pir bige Îranê ji bo wilo Rûs qebûl nakin ji ber şirûtê gogê pê hatî Sûriyê دەبێت مەجای و ڕێگەلێکی نەدە ئیرانێ دیک دەریێ سێمێلکا دەریێ معبەر الوەلید دەریێ تلکۆچەر گشت گرێدایی vê çîrokahane yê ewan xwest ezmek insanî çêkin ji bo xatirê
وقت بيجي مجلس الامن ليروني كاربن ديسا بريار كي ضغطه كي بكن جبو دريه الكوتشر جبو خاطر ايرانيا ومساله هلال الشيعي وهفال بندي وانا ببي لازباورم اب شونا خلكي جي جو ايرو بحث كير بالصدان ايرو تشنرو سينور درباز دي كان ريفا كرنش خلكير بمافيا هندري باجاري مدو هندري دفرا مدي او جي يك جوان ضغوطات اي جوجل سر دريه الكوتشر بيرو نشتن وكاربن شاركي جير بكن فكن فوق ايران في دي جي بقري لاوجي تشينبو انا مجبور اجبر اداره ذاتي ولا كيف حتى انا بشكلك رسمي يعني بشكلك هين هو ندان جوجارن دريه سيميل كافكن جبر اوانات خون نادبون جوي دريه باشا الكوتشر جوان ربابن ما مستشيرو